بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ لە خێر و بەرەکەت و خۆشی بێتن خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستان، چەند ئەڵقەیەکە باس لەوە دەکەین چۆن بتوانین ئێمە منداڵێکی نمونەی بەرهەمبێنین، چۆن بتوانین جگەرگۆشەکانمان، کوڕ و کچە خۆشەویستەکانمان بتوانین وای لێ بکەین کەوان نمونە بن لە ژیانیاندا، کەسانی نمونەی دەربچن. لاڵقەکانی ڕابردوو گوتمان پێویستە بۆ ئەوەی کە منداڵ نمونەی بێ پێویستە منداڵێکی ئیجابی بێ. ئیجابی بوون واتە گوتمان چالاک بوون، واتە هەست بە لێپرسراوێتی کردن، واتە گەشتبین بوون. لاڵقەکانی ڕابردوو هەندێک هۆکارمان باس کرد بۆ ئەوەی منداڵ ئیجابی بێ. لەوانە باسی پێشەنجی باشمان کرد، باسی قورئانی پیرۆزمان کرد، باسی مزگەوتمان کرد، باسی گەشتبینیمان کرد. ئەمڕۆ خۆشەویستان باس لە پلاندانان دەکەین، واتە بۆ ئەوەی کە منداڵمان ئیجابی بێتن، کەسێکی ئەرێنی بێتن، چونکە ئەرێنی بوون یعنی چالاک دەبیتن، واتە کە چالاک بوون نمونەیی دەبێت، واتە هەست بە لێپرساویەتی دەکات، واتە گەشتبین دەبێت. جا بۆ ئەوەی وابێت، بۆ ئەوەی کەسی نمونەی دەربچێت، پێویستە ئێمە منداڵەکەمان فێری پلاندانان بکەین، فێری تەخطیتی بکەین، ئەتەخطیت، فێری پلاندانانی بکەین. ئەم پلاندانانە، ئەم وشەیە خۆشەویستان کە بەڕاستی مانایەکی زۆر فراوانی هەیە، ئێمە پێویستە هەوڵ بدەین ئەم وشەیە لە ناخی نەوەی نوێدا، لە ناخی منداڵ و جگەرگۆشەکانماندا ئەم مەفهومە، ئەم وشەیە بچێنین بۆ ئەوەی جیلێک دەربچێت، بۆ ئەوەی نەوەیەکی بەهێز و تۆکمە دەربچێتن، بۆ ئەوەی کۆمەڵگامان وا لێ بێتن، کۆمەڵگایەک دروست بێتن، کۆمەڵگایەکی بەهێز، کۆمەڵگایەکی بەرهەمهێن کە بەرهەمی هەبێتن بە پشتیوانی خوای پەروەردگار. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکاران، ئەو کەسانی کە مامۆستانە و کە پەروەردەی منداڵەکانتان لەبەردەستە، پلاندانان، تەخطیت مەفهومێکە، مانایەکە کە بەڕاستی پێویستە پەروەردەکاران، دایکان و باوکان گرنگی پێ بدەن. ئەم وشەیە وەکو گوتم هەوڵدەن بیچێنن تۆیەکەی لە ناو ناخی منداڵەکاندا، بۆ ئەوەی هەر لە منداڵیەوە، هەر هێشتا لە تەمەنێکی زووەوە لەسەری پەروەردە بن و لەگەڵی گەورە ببن. ئێمە کاتێک کە باس لە پلاندانان دەکەین، باس لە تەخطیت دەکەین، یەکسەر لەوانەیە لە مێشتی ئێوەدا، واتە بەگشتی کاتێک کە باس لە پلان دەکرێتن، ئەمە دێتە زهنی ئێمە، وا دەزانین کە تەخطیت، پلاندانان بەڕاستی ڕاستەوخۆ وەکو بڵێن پەیوەندیەکی بەهێزی هەیە بە موئەسسەسات و بە شەریکات و کۆمپانیا و دامەزراوەکانەوە. یعنی ئێمە کە باس لە پلان دەکەین یەکسەر ئەمە دێتە مێشکمان، وا دەزانین یعنی ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە تەنها بە کۆمپانیاکانەوە، بە دامەزراوە ڕەسمیەکانەوە، یاخود بڵێن پلانی استراتیژیمان دێتە مێشک، پلانی مەسەلەن پێنجی دەی ئەمانە دێتە مێشتی ئێمە. زۆر شتی دیکە ئێمە لەوانەیە کاتێک کە باس لە پلان دەکەین بیر لەوە بکەینەوە، بەڵام واتە بیر لە شتی معقەت بکەینەوە، شتی ڕۆژ بە ڕۆژ لەوانەیە لای ئێمە زیاتر معقەتتر و گرێکوێرەکەی زیاتر بێت و ینی لامان تۆزە قورس و گران بێتن. بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێت خۆشەویستان، ئەوەی کە من باسی دەکەم لەو بەرنامەیە کە باس لە پلاندانان دەکەم، مەبەستم شتێکی زۆر سادەیە، مەبەستم شتێکی زۆر ئاسان و هەر چێژبەخشیشە، چێژ بە مرۆڤ دەبەخشێتن، شتێکی ئاسان سادە. وەرن بابەیەکەوە خۆشەویستان با هەوڵ دەین هەندێک لەو هەنگاوە سادانەتان با پێ بڵێن ئەوەی کە هاوکاری ئێمە دەبێتن بۆ ئەوی منداڵەکانمان هەر لە منداڵیەوە فێرە پلاندانان بن. هەنگاوەکان لەبیرتان بێ زۆر سادەن، هەنگاوی قورس نین، هەنگاوی گران نین بۆ ئەوەی کە لێی بترسێن و لەبەری ڕابکەن و نا، هەنگاوی زۆر زۆر سادەن. چۆن منداڵەکانمان فێرە پلاندانان بکەین؟ ئەگەر فێرە پلان بوون
بێگومان وەکو گوتم کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی بەهێز دەبێت، کۆمەلگایەکی بەرهەمهێن دەبێت. باشە هەنگاوەکان چین؟ فەرمونون بابەیەکەوە گوێ بیستیان بین. هەنگاوی یەکەم خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز ئەوەیە پێویستە ئێمە تەماشای هیوایەتەکانی یاخود توانا و هێزی منداڵەکەمان بکەین. جارێک توانای منداڵەکەمان چۆنە، هیوایەت و حەز و ئارەزووی منداڵەکەمان چۆنە. واتە ئێمە دەکرێتن واتە شخصیت و کەسایەتی منداڵەکەمان شخصیت و کەسایەتەکەی چۆنە. ئایا ئەو منداڵەمان حەز دەکا یاری لەگەڵ منداڵەکانی دیکە بکاتن یان حەزی لێ بە تەنیا یاری بکاتن؟ ئایا ئەو منداڵی ئێمە کەسێکی وەکو دەڵێن حەرەچی و بە جوڵە جوڵ و ئەوانەیە یا منداڵێکی بێدەنگ و فەقیر و لەولاوە دانیشتە؟ چۆنە مەسەرەن زۆربەی کاتەکان چۆنەوە منداڵی ئێمە؟ ئایا ئەو منداڵی ئێمە حەز لە تەلەڤیزیۆن دەکاتن یان حەزی پێ ناکاتن؟ حەز دەکات وێنە بچێشیتن یان حەز ناکاتن؟ ئێمە ئەگەر تەماشای هیوایەتی منداڵەکەمان حەز و ئارەزووی منداڵەکەمان کرد ئەمە ئینطیباعێک لای ئێمە دروست دەبێتن، لای دایکان و باوکان دروست دەبێتن. واتە شتێکت لەلا دروست دەبێ ئەگەر سادەش بیتن تۆ دەزانی کە منداڵەکەی تۆ گرنگی بە چ دەداتن، منداڵەکەی تۆ بەرەو چ ئاراستەیەک دەڕواتن. تۆ دەکرێت ئەم ئیهتیمامەی منداڵەکەت ئەم گرنگی پێدانی منداڵەکەت بەو شتەیە ئاراستەی بکەی بەرەو ئەو هیوایەت و ئارەزووی خۆی. واتە گەشەی پێ بدەی، هاوکاری بێ بۆ ئەوەی کە پلانی جا بۆ دابنەی بۆ ژیانی خۆی بۆ ئەوەی بەو ئارەزوەی بکاتن. واتە کاتێک کە تۆ چاودێری منداڵەکەت کرد کە حەز و ئارەزوەکەی چییە، حەز و ئارەزوەکەی کە حەز و ئارەزوێکی باشە، دەکرێت لە ڕێی حەز و ئارەزوەکانی ئەوەوە وەکو گوتم کە ئینطیباعێکت بۆ دروست بوو کە زانیتە حەز و ئارەزوەکانی چنە، گرنگی پێ بدە تاکو و هاوکاری بە وە پلانی بۆ دابنێ بۆ ئەوەی بەو حەز و ئارەزوەی بگاتن. خۆشەویستان، هەنگاوی دووەم ئەو یاریانەی کە لێک دەدرێن واتە شتیان پێ دروست دەکرێتن، ئەم جۆرە یاریانە کە ئەلعاب تەرکیبیان پێ دەڵێن یاریەکانی لێکدان، طبعاً لە یاریە هەرە جوانەکان و باشەکانن، دەکرێتن هەندەسینە یاریەکان، دەکرێت لە مەسەلەی پلانداناندا ئەو یاریە هاوکارێکی باش بێ بۆ تۆ کە منداڵەکەت فێرە پلاندانان بکەیت. چۆن؟ بۆ نمونە لەگەڵ منداڵەکەت دابنیشی یاریەکان بێنە وەکو دەڵێن بە گۆڕیان وەرکە لە عادیان ڕووبکە و دەست پێ بکە لەگەڵ منداڵەکەت بە ڕێگایەکی هەڕەمەچی عەشوایی بە شێوازێکی عەشوایی یاریەکان چاپکە. اینجا پاش ئەوە تێک بدە و بە شێوازێکی ڕێک و پێک و بە پلانەوە دروستی بکەم. اینجا بۆ منداڵەکەت شی بکەوە بۆی ڕوون بکەوە بڵێ ئەها ئەم ڕێگایی کە یەکەم بە طریقەیەکی هەڕەمەچی بە شێوازێکی هەڕەمەچی بە شێوازێکی عەشوایی کە دروستماکە هیچی لێ بەرهەم نەهات، بەڵام ئەها کە بە پلانەوە پلانماندانە بۆ نمونە کە خانوویەک دروست بکەین، بۆ نمونە پلانماندانە کە بورجێک دروست بکەین. چۆن تەماشاکە چەند جوان شتێکی لێ دروست بوو، بەڵام ئەگە پلانمان نەبی هیچی لێ دروست نەبوو هیچی لێبەر هەم نەهات. ئەلێرەوە دەکرێت لە ڕێی ئەو یاریەوە گرنگی پلاندانان بۆ منداڵەکەت ڕوون بکەیەوە و پێی بڵێ کە پلان لە ژیانی ئێمە و لە ئایندەی ئێمە چەندە گرنگی خۆی هەیە، پێویستە لە ژیانتدا گرنگی بە پلاندانان بکەیت. خۆشەویستان، من هێشتا هەر لەگەڵ ئەوەم کە پێویستە بەڕاستی ئێمە ئەم مەفهومە ئەم تێگەیشتنە دەربارەی پلاندانان و تەخطیط بە شێوازێکی تا دەکرێت سادە منداڵەکەت فێری بکەی و خۆشەویستی بکەی پلاندانانەکە لای منداڵەکەت. ئەمە دوو ڕێگامان باس کرد کە ڕێگای زۆر سادەن و ڕێگای یەکەم گوتمان تەماشای هیوایەتەکان و ئارەزوەکانی بکە، ئارەزوەکانی گرنگی پێ بدە و ئاراستەی بکە. ئەگەر ئارەزووی باشە گرنگی پێ بدە تا پلانی بۆ دابنێ و لەگەڵی پلان دابنێ بە ئەوی پێ بگە. ئەوەی دووەم گوتمان لە ڕێی یاریکردنەوە. سێمیان خۆشەویستان، دەکرێت ئێمە لە منداڵەکەمان بپرسین ئەرێ باشە تۆ ئەگەر گەورە بووی حەز دەکەی ببی بەچی؟ بۆ نمونە منداڵەکە وەڵامت دەداتەوە کەسایەتێکی دیاریکراو لەوانەیە لە ئەفلام کارتۆنەکانی بینیویتن، پێت بڵێتن حەز دەکەم ببمە ئەو کەسایەتیە، یا لەوانەیە کەسێک بیستبیتی ناوی بیستبی
یان لەوانەیە خزم و کەسێکی بیتن ئەو کەسە کەسێکی دیار بیتن یان لەوانەیە منداڵەکە بیاوێتن وەکو دایک و باوکی لێبێتن کەسایەتی دایک و باوکی. ئێمە دەکرێت خۆشەویستان لێرە قسە لەگەڵ منداڵەکەمان بکەین کاتێک کە پرسیارت لێکرد دەتەوێت چ کەسایەتێک دروستبی دەکرێت لەگەڵی بە شێوازێکی سادە گفتوگۆی لەگەڵ بکەین و ئێمە ئاراستەیەکی تەندروستی بکەین واتە ئەم سیفەتەی کە ئەو منداڵە حەز دەکات ببیتە ئەو کەسایەتیە سیفاتەکە گەشەی پێ بدەین لە لای منداڵەکە و هاوکاری بین پلانی بۆ دابنین پلانێکی سادە بۆ ئەوەی بگات بە ئامانجەکەی. بەڵام خۆشەویستان ئەوەی گرنگە لێرە لە ڕەچاوی بکەین ئەوەیە کە ئەو ڕەغبەتە ئەو حەز و ئارەزوی منداڵەکە ئەگەر حەز و ئارەزوێکی تەندروست و تەواو بێتن گرنگی پێدەدەین هاوکاری دەبین بۆ ئەوەی پێی بگاتن. بەڵام ئەگەر حەز و ئارەزوەکە گونجاو نەبوو شتێکی تەندروست نەبوو یان لەگەڵ تواناکانی منداڵەکە لەوانەیە گونجاو نەبێتن ئێمە دەکرێت گفتوگۆ لەگەڵ منداڵەکە بکەین بۆ ئەم شتت هەڵبژارد ینی بە ڕێگایەکی بە گفتوگۆیەکی هێمنانە خۆش لەگەڵمدا بۆ هەڵت بژارد ئەم کەسایەتیت بۆ هەڵبژارد دەکرێت ینی پێویستە تۆ مەسەن ئەم شتە باش نییە بەڵام ئاگات لێبیتن شێوازی ئیجبار شێوازی تونندوتیژی لەگەڵ منداڵەکەت بە هیچ جۆرێک نابی لێرەدا بەکاربیینی بەڵکو تەنها لە ڕێگای گفتوگۆ دەکرێت مادام ئەم سیفەتە مادەم ئەو کەسایەتێکی باش نییە شتێکی باش نییە کە ئەو دەیەوێت چاوی لێ بکە دەکرێت لە ڕێگای گفتوگۆوە لێی دوور بخەینەوە لەم کەسایەتیە و پێویستە ئێمە تەنها ڕغبەتی خۆمان نەوێت واتە دایکان و باوکان تەنها ئەوە نەبیتن ڕغبەتی خۆیان فەرزکەن بەسەر منداڵەکە و بەبێ ئەوەی تەماشای توانای منداڵەکە یاخود تەماشای ئەوە بکەن کە ئیهتیمام و گرنجیدانی منداڵەکە بە چییە. زۆر جاران ئێمە دەمانەوێت منداڵەکەمان ببێت بە شتێک لە کاتێکدا توانای منداڵەکە ئەو توانایی نییە یاخود ئەو منداڵە حەز بەو شتە بەو سیفاتە و بەو کەسایەتیە و بەو شێوازە ناکاتن بەم پیشەیە ناکاتن. بۆیە گرنگە گرنجی پێدانی منداڵ بزانین و ئاراستەیکەین و لەگەڵی پلاندانین بۆ ئەوەی بگات بە ئامانجەکەی ئەگەر سیفاتەکە ئەگەر کەسایەتەکە ئەگەر پیشەکە تەندروست و باش نەبیتن لە ڕێگای گفتوگۆوە لەمە دووری بخەینەوە ئاراستەیکەین بەرەو شتێکی ترکە بەخۆی حەزی لێبێتن و ئارەزووی لێبێتن. خاڵێکی تر خۆشەویستان بۆ ئەوی منداڵمان فێرە پلاندانانکەین ئەوەیە کە منداڵمان فێرە ئەوە بکەین کە خشتەی سادە خشتەی ئاسان فێرە خشتەدانانی ئاسانی بکەین. بۆ نمونە فێری بکەین منداڵەکانمان ئەو کارانەی کە ئەو ڕۆکەدەیکەی کامانن بینوسە خشتەیەک بنووسە کارەکانی خۆت ئەمڕۆ کارەکانی ئەمڕۆ تێیدا بنووسە. بۆ نمونە نوێژەکانت ئەو کارانی کە ئەمڕۆ دەیکەی نوێژەکانت بیان نووسە خواردن خەوتن یاریکردن خوێندنەوەی مراجعەکردنی دەرسەکانت و غەیری ئەو شتانەش دەکرێتن یعنی شتی تر کارەکانی ڕۆژانەی خۆی منداڵەکە بنووسیتن لە خشتەیەکی سادەدا. ئەمە وا لە منداڵ دەکاتن خۆشەویستان هاوکار دەبێتن کە منداڵ فێرە پلاندانان بێتن بە شێوازێکی باش فێر دەبێتن فێرە پلانی خۆی ڕۆژانە دەبێتن و دەکرێت لە ئایندەشدا کاتێک کە ئەمەی کرد لەسەری ڕاهات لە ئایندەدا ئێمە فێری ئەوەی بکەین چۆن بتوانێتن ئیدارەی کاتی خۆی بکە ئیدارەی وەقت واتە ئیدارەدانی کات بەڕێوەبردننی کاتی خۆی فێری بکەین و پارێزگاری لە کات بکاتن بە شێوازێکی زۆر کاریگەر چۆن کاتەکانی خۆی بپارێزیتن. ئەمەش ڕێگایکی تر بوو بۆ ئەوەی منداڵمان فێرە پلاندانان بکەین هەمویان سادەن هیچیان ڕێگای زەحمەت و قورس نین. ڕێگایکی تر خۆشەویستان دەکرێت ئێمە لە منداڵمان بپرسین پێی بڵێن ئایا تۆ دەتەوێت لە ڕۆژی ئەمڕۆدا بۆ نمونە لە ئەمڕۆکەدا یان لەم هەفتەیەدا یان لەو مانگەی داهاتوودا دەتەوێتن بۆ نمونە چی بکەیت چ کارێک بکەیت اینجا یاخود چ ئەنجام بدەیت لە میانەی ئەو مانگەدا لە میانەی ئەم هەفتەیە ئەمڕۆ چ کارێکی گرنگت هەیە دەتەوێت چ کارێک ئەنجام بدەیت چ ئامانجێکت هەیە پێی بگەیت. بێگومان لە سەرەتادا خۆشەویستان لەوانەیە وەڵامەکان سادە بن منداڵەکە لەوانەیە وەڵامی زۆر سادە بداتن ئێمەش بالەی بگەڕێن منداڵەکەمان ئەوەی کە دەوێت بیکاتن با بینوسیتن ئەم شتانی کە دەوێت بیکات لە ئەمڕۆی یان لەو مانگە یان لەم هەفتەیە بە کارەکان
بنووسیتن ئەمە وا لە منداڵ دەکاتن فێرە ڕێکخستنی کارەکانی دەبێتن فێرە تەرتیبکردنی کاروبارەکانی دەبێت و کارەکانی بە جوانی و بەڕێک و پێچی ڕێک دەخاتن. خۆشەویستان پێویستە ئێمە ڕەچاوی ئەوە بکەین چاودێری ئەوە بکەین کە زەخت و وەکو دەڵێن فشار لە منداڵەکانمان نەکەین لە پلانداناندا و پێویستە چاودێری زۆر توندیان نەکەین لەسەر پلانداناندا تەنها ڕغبەتیان بۆ دروست بکەین خۆشەویستکەین پلاندانان لەلایەن بەو ڕێگا سادانەی کە باسمان کردن خۆشەویستان و زۆریش ئاساییە ئەگەر بێت و منداڵەکەت مەسەلەن ئەو شتانەی نووسین کە دەیەوێتن بیکاتن با چەندە شتەکان سادەش بن بۆ نمونەکە گوتم خشتەی ئەمڕۆی خشتەکەی دەنووسی یا خشتەی مانگەکەی دەنووسیتن ئەم مانگە ئەم هەفتەیە دەیەوێت کارەکانی بکە ئەگەر نووسیتی دەکرێت دیارەکی پێ بدەیت ئەگەر دیاریت پێدا ئەمەوا لە منداڵ دەکات زیاتر پلانەکە لە لای خۆشەویست بیتن زیاتر هەوڵ بداتن زیاتر کاروبارەکانی خۆی بە جوانی و بەڕێک و پێچی ڕێک بخاتن. خۆشەویستان ئەمە کۆمەڵێک ئامراز بوون کۆمەڵێک وەسیلە بوون کە دەکرێتن ئێمە ئەم مەبدەئە و ئەم مەفهومە لە لای منداڵەکانمان لە لای جگەرگۆشەکانمان ئەم وشە گرنگە وشەی پلاندانان لە ناخیاندا بچێنین تۆیەکەی بچێنین کە بەڕاستی وەسائلی دیکەش زۆر زۆرن یەکجار زۆرن هێشتا وەسیلەی تر زۆرە. ئێمە ئامانجمان لە کۆتاییدا ئەوەیە کە ئێمە جیلێک دروست بکەین نەوەیەک دروست بکەین کە پلان بۆ سەرکەوتندا بنێتن نەوەیەک بیتن بەرەو سەرکەوتن هەنگاو بنێتن کۆمەڵگایەک بیتن بەڕاستی کۆمەلگاکەمان خاک و نیشتیمانمان بەرەو سەرکەوتن و سەرکەوتنی یەکجارەکی بڕواتن چونکە بەڕاستی ئەو نەوەی کە پلان دانێتن ئەو گەل و نیشتیمان ئەو خاکە ئەو خەڵکەی کە ئەو نەوەی کە پلانی نەبێتن بەڕاستی سەرکەوتو نابێتن ئەگەر سەریش بکەوێتن بەڕاستی ناگاتە لووتکە و ناگاتە لووتکەی سەرکەوتن و ئەگەر وەکو گوتم بەڕاستی سەریش بکەوێتن بەرهەمی نابێتن بەڵام ئەگەر پلان هەبوو دەگاتە لووتکەی سەرکەوتن و بێگومان بن بە پلانەوە بەرهەمی زۆر دەبێتن. بەڵێ خۆشەویستان ئەو جیل و نەوەی کە پلاندا دەنێت جیل و نەوەیەکی ئیجابی دەبێتن. ئیجابی بوون ئەرێنی بوون واتە چالاک بوون واتە گەشتبین بوون واتە هەست بە لێپرساویەتی کردن بەڵام واتە بەردەوام پلان بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی خۆی دادەنێتن و بەردەوام دەستکەوتی زۆر گەورەتری دێتە بەردەست ئەو نەوەی کە پلان دابنێتن بەڵام ئەوەی کە پلانی نەبێتن ئەم نەوەیەی کە پلانی نەبێتن ئەو خەڵکەی کە پلانی نەبێتن بێگومان بن نازانی چۆن بەڕێوە دەڕواتن و لە کۆتاییشدا دەبێتە بەشێک لە ئامانج و لە پلانی خەڵکی تر واتە خەڵکی تر پلانەکانی خۆی بەسەر فەرز دەکاتن و دەبێتە ئامانجی خەڵکی تر و خەڵکی تر دەیکەنە ئامانجی خۆی. خۆشەویستان لێرەدا ئەمڕۆژ کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان هات تاڵقێکی نوێ و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە لێرەدا ناچارم ماڵاوایتان لێ بکەم و بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێنم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.